ای رفیقانی طریقت دردی عشقم چارکی Ceyda serdanım, ceyda serdanım, ceyda serdam. Akı çavari, bu da dermanım, bu da dermanım, bu da derman. Mutun lava, ceyda serdanım, ceyda serdanım, ceyda serdam. Akı çavari, bu da dermanım, bu da dermanım, bu da derman. Çabidi, çabidi çakirdi, nati götü pirim kirdi. Çabidi, çabidi çakirdi, nati götü pirim kirdi. مكتوب قنا لا لا يا روا لا لا يا روا لا لا يا روا يا وارثو قلوا داروا قلوا داروا قلوا داروا مكتوب قنا لا لا يا روا لا لا يا روا لا لا يا روا Çabidi, çabidi çakirdi, nati götü pirim kirdi. Çabidi, çabidi çakirdi, nati götü pirim kirdi. Ya Mevlaci, cürmaran gasa, cürmaran gasa, cürmaran gasa. Yata rahmet bu, didiri basa, didiri basa, didiri basa. Ya Mevlaci, cürmaran gasa, cürmaran gasa, cürmaran gasa. Yata rahmet bu, didiri basa, didiri basa, didiri basa. Çabidi, çabidi çakirdi, nati götü pirim kirdi. Çabidi, çabidi çakirdi, nati götü pirim kirdi.
هم يقد قرم وبرك فنقات شور الثقم أسرقم سر بزارم لمال جانا بزارم لمال لخو مقالم هنا متنا ديتالب أطفال أربرسيد خالم أي حالم أي حال جرقات شور الثقم جزخال بینەرانی عزیز و خۆشەوی سلاوی گەرمی ئێمەتان پێشکەش لە بەرنامەی ئاوێنەی هونەر وهاتوینەوە خزمەت ئێوەی عزیز و خۆشەویست بۆ دیدار و بەسەرکردنەوەی هونەرمەندێکی تر هونەرمەندی ئەم جارەمان هونەرمەندی زۆر عزیز و خۆشەویست کاک حەسەن هەیاس کاک حەسەن هەیاس یەکێک لەو هونەرمەندانەیە کە تا ئێستا خزمەتێکی بێوچان و بێوێنەی بە مۆسیقا و گۆرانی کوردی کردو و لە بواری ڕاگەاندنیجا دەستێکی باڵای هەیە هیوادارم تا کۆتایی بەرنامە هاوڕێمان منەوە ئێمەش لە خزمەتتاندان بووە ماڵقە جوانە بەرنامە مامۆستاگیان زۆر خۆشحاڵم لە بەرنامەی ئاوێنەی هونەر ئامادەی زۆر سوپاسانەکەم کاک جەرارگیان دەستخۆشی لە بەڕێستانەکەم لەو بەڕێزانەی کە لە پشتی کامیراوە لە سلێمانیەوەتون تا ئێرە عەزیەتتان کێشاوە سوپاسی یەکە بە یەکەی کارمەندانی ڕۆژەڵات تیڤیەکەم ئومێدەوارم هەمیشە سەرکەوتوو بن زۆر سوپاس دەکەم کاک حەسەنگیان ئەوڕۆ لە شارە جوانەکەی خانەقین لە خزمەتی جنابتین پێم خۆشە بزانم کاک حەسەن هەیاس کێیە ناوم حەسەن هەیاس محەممەدە لە ساڵی 1965 لە شاری خانەقین لەدایک بووم خوێندنی سەرەتایی و ناوەندی و دوا ناوەندیم هەر لەم شارە تەواو کردووە ماوەیەک لە بەغدا بوومەوە هاتوومەتەوە دوایەوە چوومەتە عەسکەری سەبارەت بە کارە هونەریەکانیش هەر پرسیارێکتان هەبێ لە خزمەتانە سپاس دەکەم جاکەوا بوو لە شاری خانەقینی خۆشەویست لەدایک بووی پێم خۆشە باسێک لە هونەری شاری خانەقین بکەی ئەو هونەرمەندانەی کە لە شاری خانەقین بوون پێش جنابەت کێ بوون کە کاریگەر و تەسییان لەسەر جنابەت بووە بۆی جنابەت هاان بگری و ببنە پاڵپشتێک بۆ پاڵنەرێک بۆی بچین ناو دنیای هونەرەوە بەڵێ کاک جێراگیان بەنسبەت ئەو هونەرمەندانەی کە لەم شارەدا پێشێمە بوونە نەوەی پێشێ من خوا لێ خۆش بوو خودداداد عەلی بووە خەلیل مورادوەندی عەلی حوسێنوەندی کاک خوا لێ خۆش بوو ئازاد خانەقینی حەمە قارە کۆمەڵی هونەرمەندی دیکەش کە کەم دەنگیان زەفت کراوە بەڵام من وەکو حەسەن هەیاس هەر بە خانەوادەوە ینی پشتا و پشت ئەو دەنگخۆشیە باوکم دەنگی خۆش بووە بۆمان ماوەتەوە من حەزم نەکردووە لاسایی کەس بکەمەوە من خۆم عاشقی دەنگی حەسەن زیرەک بووم لە ڕاستیە بەڵام حەزم کردووە ڕێچکەیەک بۆ خۆم بگرم و لە دنیای هونەرا بوونی خۆم هەبێ بڵێم ئەمەش منم هاتوو مەڵۆیەک بخەمە سەر خەرمانی هونەری کوردی کە ئەو هونەرمەندە گەورانەی کە باست کرد هەموویان یەکێک بۆ ئەم ناوچەیە قوتابخانەیەکن و بڕاستی دەنگیان لەسەر تاسری کوردستانە بڵاو بووەتەوە کە هەمویان نەزانە هونەرمەندانێکێن لەکەیەوە دەست کردەوە بە کاری هونەری کە ئەوانە پاڵپشت بوون بۆ جنابەت ئەوانە بەرحاڵێکی قوتابخانەیەک بوون جنابێکی ڕێچکەی گرت کە ببی بە قوتابخانەیەک دوای ئەو قوتابخانانە من هەر لە قوتابخانە ینی لە مەدرسە بڵێ هەر بە منداڵیەوە لە سەرەتایی حەز من لە گۆرانی کردووە و گۆرانی وتووە لە بەرخۆمەوە تا ناوەندی لە ناوەندی لە ساڵی 1970 فستیڤالێکی گەورە کرا لە پارێزگای باخوبە یان پارێزگای دیالە کە سنتەرەکەی باخوبەیە ئێمە وەکو قوتابخانە لەگەڵ خوا لێ خۆش بوو مامۆستا ئیسماعیل غوڵام کە مامۆستای هەمومانە و ئەو پیاوە هەزار ڕەحمەت لە ڕۆحی ماڵەکەی خۆی تەرخان کردبوو بۆ خزمەتکردنی هونەری کوردی و هەموو هونەرمەندانی لە دەوری خۆی کۆ کردبووەوە بەڵێ لە شاری خانەقین بەداخەوە لە تەقینەوەکەیە شەهید بوو لەگەڵ بەسەرپەرشتی ئەو مامۆستا بەڕێزە چوون بۆ باخوبە و ئەو گروپەی ئێمە یەکەمی هێنا ئەتوانم بڵێم لە ساڵی 1970ەوە بە شێوەیەکی ڕسمی من دەستم کردووە بە کاری هونەری
ئەوەی کە لە هەشتاوسەوە دەستکرۆ بە کاری ڕسمی هوەری کەسانێک بوون کە یارمەتی دەرت بوون بۆ ئاوازدانان ئاوازیان بۆ داناوی ئاوازیان پێداوی کاری مۆسیقایان بۆ نەخێر کاک جلال من لە هەشتاوسێ گۆرانیەکی حەسەن زیرەکەم لەو کاتە بەستنەوەی دەستپێکی کاری هوەری بووە لەو کاتەوە بەڵێ دوای ئەوە بە چەند ساڵێک توانیم ڕێچکێک بۆ خۆم دۆزمەوە دوای ئەوە بە چەند ساڵێک و هەر مامۆستا ئیسماعیل غوڵامیش ئاوازێکی بۆ دانام و لە ساڵی 86 بۆ 87 ئەمەە هاتوچۆی تەلەڤیزیۆنی کەرکووکم کرد تەنها دەلاقەیەک تەنها پەنجەرەیەک بوو دەروەچێک بوو بۆ کوردان کە بڕۆن لەوێ بەرهەمەکانیان بە خەڵک بناسیێنن لەو ساڵە لە 87 ئەو گۆرانەی من هەیار و هەیار باوان و هەیار ئاوازی مامۆستا ئیسماعیل غوڵام بوو ئەو کاتە تۆماریان کرد و هەر لە ناو ئستۆدیۆیەکیش تەسوەریان کرد ئەو گۆرانیە لە میان ئەو کەناڵەوە تەلەڤیزیۆنی کەرکۆ پەخشکرا دوایەوە لە ڕادیۆی کوردی بەخاش ئەم چەند گۆرانیە کچە کردی و سەفەرمە و ئانەمان تۆمار کرد ئەتوانم بڵێم لە 87ەوەی تر دەستم کرد بە ئاوازدانان دوای ئەوەی کە تێگەیشتم لە مەقام چییە ئێمە بەڕاستی گۆرانیمانە چڕی بەڵام نەمانەزانانی ئەمە چ مەقامێکە چ دەستگایەکە نەمانەزانانی لە مامۆستا ئیسماعیل غوڵامەوە فێر بووین ئەو ڕێنوینی کردان بوو باڵێ ئەو مامۆستای هەمومان بوو بڵێ ئەو ئاوازانەیە کە ئێستا چەند ئالبومت هەیە بەگشتی ئەگەر بە ئالبوم باسی بکەین چون بڕێ کەسێڵێ بەڵێ دوو گۆرانی هەیە سێ گۆرانی هەیە بەڵام جەنابەت دەمێکە خەریکی گۆرانی وتنی باڵێ ئەوانەی کە تۆمارت کردوە چین لە ساڵی 90 یەکەم ئەلبومم بڵاو کردەوە 1990 تا ئێستا 8 ئەلبومم هەیە بەڵێ ئەوانە ئاوازەکانی زیاتر هین کێ بوون بەرهەمەکانی تێکستەکانی شعرەکانی کێ بوون یەکەم مەسەرەوە جنابێژ کەسانی کە دەستێکی باڵات هەیە لە نووسینی شعرە قوربان یەکەم ئەلبوم چەند گۆرانەیەکی شعری خۆم بوون و شعری مەولەویشی تیا بوو یەکێکە لە زۆر تەسیراتی لەسرم هەبووە لە بەڕاستی خاوەن خەیاڵێکی زۆر گەورەیە مامۆستا مەولەوی ڕەشید سەلام موردێنی تێکستێکی ئەویشی تیا بوو بەڕاستی لە 90 تا ئێستا تا 2014 زۆرەکە باش بەبیرم نایەت ینی بەڵام هەر ئەمانە بوون شعری خۆم بوو شعری ڕەشید سەلام موردێنی بوو شعری مامۆستا مەولەوی بوو لە بەرهەمی یەکەمە بەرهەمەکانی تر کەس ئاوازی کەس وتوێتەوە ئاوازی فولکلۆرم وتوێتەوە ئاوازی فولکلۆرم وتوێتەوە بەڵام ئاوازی هونەرمەندێکم نەوتوێتەوە مەبەستم ئەوەیە کە مۆسیقاژنە ئاوازێکی داناوەتویە کاک حەسەن جێنابێت ئەو گۆرانی بڵێ بەڵێ ئاوازی بۆ داناو مامۆستا ئیسماعیل ئاوازی بۆ داناوم میکایل شوکر ئاوازی بۆ داناوم جاسم شەیدا ئاوازی بۆ داناوم ئاوازی فولکلۆر ئاوازیشی خۆتی تێکەڵە ئاوازی نوێ ئەمانە کە ئاوازی نوێ ئیتر باقیەکەی ئاوازی خۆتن باقیەکەی ئاوازی خۆ من زۆربەی ئاوازەکان ئاوازی خۆ من جنابەت لە سەرەتای گۆرانیەکانەوە بڕێک لە گۆرانیەکان جارجار مەقامێکەڵی بەڵێ لێرەش ئەوەی کە من گوێم دابێتە هونەرمەندانی ئەم ناوچەیە یەکێک لەو هونەرمەندانەی کە مەقامی بەباشی وتووە خودداداد عەلی بووە کە مەقامی ئەلوەندەکەیکی لە شاکارە مەقامەکانی کوردە بەڕاستی چۆن بوو کە فێری مەقاموتن بووی و ئەمانە لەوانەوە فێر بووی خۆت هەوڵەکان چۆن بوو ئەمە مامۆستایەکی تایبەتت هەبوو بەڵێ بەنسبەت مەقاموتنەوە زۆر جار گوێم لە باوکمە گرت ئەو مەقامی ئەوت و ئەم ناوچەی ئێمەش تەنانەت لە شاییەکانیشە کە هەڵپەرکیانە کرد زۆر ناچیەکە چۆ لای کەسێکەوە مەسەن بیزانی بە گۆرانی بڵێ یان مەقام بڵێ چۆ لای کەسێکەوە هەڵپەرکێکە تەقاسیمێکی مەقامی ئایایی بووە کرد ئەویش مەقامەکەی ئەوت و دووبارە دەسێنەکرد باڵپەرکێ یعنی ئەم دەڤەری گەرمەسێرە لەگەڵ دەڤەری گەرمیانە هاوبەشن لە مەقامە
ڕەسەنە کوردیەکان وەکو هەڵاوێسی و قەتار و خورشیدی و خاوکەر و ئایای بەڵام لە دەڤەری ئێمە زیاتر ئایەکە باو بوو ئیتر گوێمان ئەگرت لە هەموو مامۆستا عەلی مەردان حوسێن عەلی سەلاح داودە زۆربەی ئەو مەقام بێژانە و گەرمیان و گەرمەسێر ناسراون بە مەقام بەڕاستی لە هەر چوار پارچەکەی کوردستانە. ئێستا ئەو کەسانێکن کە لێرە کە خەریکی کاری گۆرانی وتن ئەوانە بن بێن بۆ لای جنابەت یا کەسانی شارەزا فێری ئاوازوتن و مەقاموتنیان بکەن هونەر لە کەرکووک چۆنە بەگشتی؟ بەخوا هونەر نەک تەنها لە کەرکووک بەڵکو لە هەرێمی کوردستان بەگشتی خۆتان نەزانن ڕەوشە ئەمنیەکە کارێکی ئەو تۆی کردووە کە خەڵک لە هونەرەکە تەنانەت هونەرمەندانیش دوور بکەونەوە یان نەک دوور بکەونەوە بەڵکو ئەو دەرفەتەیان نەبێ ئەو زەمینە نەڕەخسابێت وەکو ئەوەی تۆ ڕەوشە ئەمنیەکە لەبار بێ بتانی کارە هوناریەکانت بە باشتر و ڕێک و پێکتر بەڕێ بخەی بەڵام وەکو جەنابتان و هەموو بینەرانی ئازیزی شەبینن ئاستی هونەر باشە یعنی مام ناوەندە نە باشە نە خراپیشە بەڵام مام ناوەندە. کەستان پەروەردە کردووە لە خانەخی کەسێ بێ بۆ لای جەنابەت؟ واللهی زۆرن ئەوانەی کە من شعرم داوە پێیان یاخود ئاوازم داوە پێیان بۆ هەر کێشێن تەنانەت لە کوردستانی ڕۆژهەڵاتی شۆ دێن ماڵی من ماڵی هەموو کوردێکە ماڵی هەموو هونەرمەندێکە و ماڵی هەموو کوردێکش بە ماڵی خۆمەزانم بۆ برای خۆم و کەس خۆم و دایکی خۆم و خوشکی خۆمەزانم ئەوانە کەسی منن هاتوون لێرەوە لە خانەقینەوە لە کوردستانی ڕۆژهەڵاتی شواتون. بەڵێ جەنابەت کەسێکی کە بەڕاستی هونەرمەندی و هەم لە باشووری کوردستان هەم لە ڕۆژهەڵاتی کوردستان خەڵک ڕێزی تایبەتیان بۆ هەیە بە تایبەت خەڵکی ڕۆژهەڵات کە جناب دەفەرمی ماڵی من نیە و ماڵی خەڵکە نەمەر حەسەن زیرەکی شتێکی وای فەرموو ئەڵێ من ماڵم نییە ماڵی عالەمە. ڕاستی هونەرمەندانە هەمیشە دڵیان گەورەیە بۆیە ئێستا پێم خۆشە مامۆستا بینەرانی بەڕێزگویان لە کلیپێک یا ئاوازێکی جنابت بێ و دوای بینەوە خزمەت بۆ درێژە بەرنامەکە. قوربانی تۆ کاژێر بینەرانی بەڕێز با ئاوازێک ببیستین و دینەوە خزمەتتان بۆ درێژەی بەرنامەکە لەگەڵ هونەرمەندی خۆشەویست کاک حەسەن هەیاس. خزقم بزاني دوساقم والبيتو شحالي قديم شور وجايلا خيالم ساعاتي قنيتشي الليل خزقم بزاني دوساقم والبيتو شحالي قديم شور وجايلا خيالم ساعاتي قنيتشي الليل بويردكم بودو سواقم كوسر باليم كشكسان بويردكم بودو سواقم كوسر باليم كشكسان شوشويك بوارا مالمر ميلا تشاوم بكبداتي دلم باسواتو كريادو بوخودا بين ريقوات شوشويك بوارا مالمر ميلا تشاوم بكبداتي دلم
باسوەت و کریادە و بەو خودا بەیناری گواری بەویرە دکەم بەو دوو ساوەگەم بەو سەربێلیم گشت کەسا بەویرە دکەم بەو دوو ساوەگەم بەو سەربێلیم گشت کەسا جشاون الشيني تابيك صار بكي شمار بو بلا بالا قد بينم بو دردد لما الوحار بو جشاون الشيني تابيك صار بكي شمار بو بلا بالا قد بينم بو دردد لما الوحار بو يردكم بو دو سواقم بو سربيالي مقشت كسر بو يردكم بو دو سواقم بو سربيالي مقشت كسر کاک حەسەنگیان ناوچەی خانەقین کە جنابەت پێش بەرنامەکەوتت لێرە پێڵەن خەتی زاگرۆس بەڵێ ئەم خەتی زاگرۆسە هەتا لە ڕستانە ڕوە بەڵێ جا پێم خۆشە جنابەت وەکو هونەرمەندێک کە هەر لێرەوە ئەم ناوچەی کەڵوەڕتان پێڵێن باسێک لە هونەری ناوچەی کەڵوەڕ بکەی هونەری ناوچەی کەڵوەڕ چۆنە هەڵسەنگاندێکت وێ بێ بوو بینەرانی بەڕێز وێ لەوانەیە زۆر ناوچە نەزانێت کە ناوچەی کەڵوەڕ کوێیە جنابەت باسێکی بکەی هونەرەکەی چین کێبوونە هونەرمەندانە کە چەند باسی مجموعەی هونەرمەندی خانەقینت کرد بەڕاستی ئەم خەتە لە مەنەلی و بەدرەوجەسان و خانەقین و قەسری شیرین و تا دەگاتە کرماشان ئیلام گێلان غەرب تر بە شێوەزاراوەی کەڵهۆڕی قساکان یان گۆران با بڵێن دەنگیان تایبەتمەندیەکی هەیە سۆزیان سۆزێکی جیاوازە ڤۆنەتیکیان ڤۆنەتیکێکی جیاوازە ئەگەر بێت و گوێ لە هونەری لوڕستان بگرین سەرەکەی مەقامی کە ئێمە پێڵێن عەجەم دەستگای عەجەم وەک بڵێ ئەم مەقامە هەر لە ڕستان دروست کراوە ئەو جۆزەیە ئەو موکەشە پێی ئەو موکەشە ئەڵێ ئەو ئامێرەت بۆ مەقامی عەجەم دروست کراوە دەستگای ماهور بەڵێ جیاوازیەکە هەر ئەوەیە کە زیاتر لە کەلتور و دابوو نەریتی و هەر تۆ بگرە کاک جەلال هەر ملەتێک هەر کۆمەلگایەک کۆمەڵێک دابوو نەریتیان هەیە ئەو دابوو نەریتیە لەگەڵ کۆمەلگایەکی تر جیاوازی هەیە یعنی بۆ نمونە کرماشان لەگەڵ خانەقینە هەندێک جیاوازی هەیە هەورامانی لەهۆن لەگەڵ هەورامانی تەخت تەنانەت لە قسەکردنیشە لە هەندێک وشەشە جیاوازی هەیە ئەم دەڤەرەی ئێمە دیارە ئێمە زیاتر لە خانەقین کە ئەڵێ قەسر و خانەقین هەردووک براوین دوژمن کاری کرد وە یەکجیا بین ئێمە زیاتر لکێنراین بە دیالە و زیاتر هەموو شۆی کەرکووکمان کردووە دیارە ئەو مەقامە ڕەسەنانە ئەوەشمان وەرگرتووە وەکو ئەڵاوەسی و قەتار و خوشیلی و خاوکەر کە لەم خەتە نییە بەڕاستی ئەم مەقامانە لەم خەتەی زاگرۆسە لە بەشی کەڵوڕان نییە مەقامی بەیات هەیە لەوێ کۆمەڵێ مەقام هەیە بەڵام
ئێستا ناکرێ ئەمە بتوانین شی بکەینەوە قسەی لەسەر بکەین بڵێن ئەمە چۆن شوێنیەوە ئەمە چۆن شوێنیە ئەوە باسێکی دوور و درێژە بەڕاستی و ئامێری مۆسیقاشیاوێ بۆیە ئەوەی گوێی کردبێ لە هوەری کەڵهۆڕی یان خود لڕی یان خانەقینی هەرچیەکی پێڵێن بڵێن یان گۆران ئەو جیاوازیە بەدی دەکا لەگەڵ دەڤەری سۆران یاخۆت بادینانە کە مەقامی حەیران و لاوەک لەوێ باوە. چیتان هەیە تایبەتی بە خۆتان ئێوە گەرچی لە ناوچەی کرماشان هۆرە هەیە هۆرە کە لە هەموو ئاوازێکی کوردی کۆنترا بەڵام جگەلەوە چی هەیە تایبەتی لە ناوچەی ئێوە؟ وەکو عەرزم کردی کاک جەلالگیان ئێمە جگەل لە هۆرەکەش ئەڵاوەیسی و قەتار و خورشیدی و خاوکەر ئەمانە هەر لە بۆمان بەجێماوە لە خودداداد عەلی و ئەوانەی بەر لە خودداداد عەلی هەر لەم دەڤەرە وەکو فولکلۆر وتراوە و ئەو کات زەفت نەبووە تەسجیل نەبووە کە تۆمار بکرێت دنیان باس کراوە مەسەن فلانە کەس وا دەنگی وا بۆ و دەنگی خۆش بۆ و مەقامە ڕەسەنەکانی نەزمەکەی بە تەواوی و بە سەحیحی وە دروستی وتووە ئەوانە هەبووە بە هۆرەکەشەوە ئەمە لەم دەڤەرەی ئێمە زیاتر ئەو مەقامی ئایایی و خورشیدی و قەتار و خاوکەر هەبووە. ئێستا کە بەو لەهجە شیرینەی ناوچەی کەڵوەڕ یا گۆران کە جەنابەت باست کرد کە ئێمە پێڵین کەڵوەڕ کە ئێرە شەگرێتەوە کەڵوەڕ ئەم دی ئەو دیوشێ وا دیارە کەڵوەڕ چیت هەیە بەو دەنگە زوڵاڵەی خۆتە بە فنودی یا بە زاری کەڵوەڕی بیچڕی و بینەرانی بەڕێز؟ بە چاوان من تازە بەر لە مانگێک ئەوە دەفتەرەکانم ئەداوایەکە هەندێک شعری کۆنم هەبوو وەیکە لەو شعرانە لەسەر فەیسبووکیش بڵاوم کردێتەوە ئەوەتان بۆ ئەڵێم کە باس لە ئەڵوانەکە ئەڵوانیش لەو دیۆ دێت بۆ ئەم دیوە ئەڵوان وەڕیژاو وەقەسرت قەسەم وەیەنزە چاوە پڕ عەسرت قەسەم وەختە لە دووریت باڵام گر بگری دڵت تەیراسەم ئەڵوان سینەم بدڕی بای لە شەقای باڵ بکای پەیجوورم بیقبلە نامە بەدە حوزورم دارێ ئازادی گشتمان فەوتان نەسەمەر گرد و نەبیە گوچان دارێ ئازادی گشتمان فەوتان نەسەمەر گرد و نەبیە گوچان چەنای چەند ساڵەوە خوێن ئاوی دەیم چمای سیر نەخوایەتەوە ئیمەهەیم ئەڵوان پێشکەشە بۆم نایەت لەوە زیاتر کاک جەلالگیان لەم کاتە دەسەکەت خۆش بێت بەبێ مۆسیقا هەر خوێنمان ئەڕێژێ و بە ناحەقیش خوێنمان ڕژێ و کاری ئازادیشمان ناگاتەوە بەداخەوە بەڵام هەر ئومێد نابینی ئینشاءالله هەر نائومێد نابین و هەر ئومێدمان هەیە و لەسەر خاکی خۆمان لەسەر ئاوی خۆمان لەسەر نیشتمانی خۆمان قسوور ناکەین ئەوەی کە پێمان بکرێت هەتا ئازادکردنی ئەم خاکە و پاکەوکردنی لە بێگانە درێغ ناکەین هەمومان پێشمەرگەی ئەم ڕێگەی پشت بەخوا هەمومان وەکو برایەک چون مەسەلە کوردێکە لە برا لە پشت برابێ مەگەر قەزا لە لای خوا بێ ئێمە ئەبێ خۆمان پشت و پەنایی خۆمان بین و خۆمان پشتیەک بگرین و یەک دڵ و یەک دەست بین تا بتوانین دژمنەکانمان زەفەربان پێ نەبات. هەروایە کاک حەسەن گیان کاک حەسەن جەنابی شێت شعرە نووسی کاری شعرەکەی کاری ئەدەبیەکەی کاری ڕۆژنامەوانیشەکەی حەزەکەم باسێک لەوانە بکەی فەرموو. بەڵێ من ماوەی 7 ساڵ و نیو بێژەر بووم لە ڕادیۆی کوردی بەغا و
4 بەرنامە 5 بەرنامەم هەبوو لە ئامادەکردن و پێشکەشکردنی خۆم بۆ کەناڵی ئاسمانی ئەلعراقیش ناوداران بەرنامەی ناودارانی کوردم پێشکەشە کرد تیپی مۆسیقای شرینم لە بەغا دروست کرد لە بەغا بەڵێ تیپی مۆسیقای شرینم لە 93 بوو بەڵێ 2 ساڵ دوای ڕاپەڕی بەڵێ بە هاوکاری برای بەڕێز و خۆشەویستم مامۆستا ماهر عەبدولستار هەردووکمان پێکەوە دوای ئەوە دوو ژەنیاری تریشمان لەگەڵ هات ئیبراهیم فەتاح و عەلی ستار بە کەمانجە و بەساز ئەوی مامۆستا ماهریش بە ئۆر و توانیمان ئەو کووردە ئاوارانەی بەغا کە لەم دێهاتەی دەوروبەری خانەقینەوە تەرحیل کراون لە ساڵی 74 ڕاگوازراون بە ناحەقی هەموو ئەو کوردانە لە دەوری خۆمان کۆ بکەینەوە و بتوانین شوحنەیەکی کوردایەتی بکەینە گیانیانەوە و دووبارە کارێکی ئەو تۆ بکەین کە بەڵێ بە بوونی خۆیان بە کوردایەتی خۆیان بە سۆز و دڵخۆشییان بۆ زێدی باو باپیرانی خۆیان کاری زۆرمان ئەکرد لە هەموو بۆنەکاندا جەژنی قوربان سەری ساڵ بە تایبەتی نەورۆز ئاهەنگمان ئەگەڕا لە هۆڵەکان جاری وا بوو تا چواری بەیانی ئاهەنگمان ئەگەڕا و ڕێکلامان بۆیە کرد لە تەلەڤیزیۆن و لەویش نۆرۆستانە کردەوە بەڵێ بەخوا لە بەغای پایتەخت لە ناو جەرگەی بەحث شتێکت بۆ بگێڕمەوە کاک جەلال بەڕاستی بەلای منەوە سەرنج ڕاکێش بوو جارێکیان لە باخچەیەکی گەورە هەیە پێ ئەڵێن نە حەدیقەت زەورە باخچەیەکی تر بوو ئەوە باخچەیەکی گەورە بوو ئەجیزەمان برد و نەورۆز بوو لەوێ چوین من ئەو شعرەکەی پێم وایە مامۆستا پیرەمێردا ئەوەی ئەڵێ ئەوە موت بەڵام بەرەوە مەقامێکم وت کێ ئەڵێ نەورۆز جەژنی کورد نییە با بێتە لای من گەرنامەر نییە بە چەپکێن یەرگز چاوی کوێرەکەم جەژنی نەورۆزی کوردی فێرەکەم دوای ئەوە ئەمڕۆژی ساڵی تازەیە نەورۆزاتەوە ئەوە وت کە مەقامەکەم وت ئەو کات ئاشی راتبی موچەی حقوقی مامۆستایەک 30,000 دینار بوو تەسەور بکە کە من ئەو مەقامم هات وت کابرایەک هات 25,000 شابازانەیدا ئەو شوحنە کوردایەتێ چۆ گیانیەوە یعنی ئەوە تا دەوری هوەر ڕۆڵی هوەر لە بەڵێ ئەوە تا ڕۆڵی هوەر لە زیندووکردنەوەی ناخی کوردایەتی ئینسان ناخی هەر نەتەوەیە کە بە زمانەکەی خۆیەوە بتوانێت هەستی بەرامبەرەکەی بروژێنێ ئەوە دوای تیپی مۆسیقای شرین ئیتر حکاتینەوە خانەقین دوای 2003 لە بواری ڕاگەاندنا ئیشم کرد و لە دەستەی نووسەرانی مانگنامەی خانەقین بووم دوای ئەوە بەڕێوەبەری نووسینی ڕۆژنامەی بانانی ئەهلی بووم ماوە یەک ئیش و کاری بابەتی جاجام دەنووسی بۆ ڕۆژنامە و گۆڤارەکان ریپۆرتاژ هەواڵ شعر بابەتی جاجا لەو بوارەیە کە ئیشم کردووە تاکو لە پاڵ هوەرەکەشەوە دانەبڕاوم ڕاستە مەسەن ناتوانم هەموو ساڵێ من کلیبێک دەکەم زۆر سەختە بۆ ئێمە ئێستا گۆرانیەک بۆتە 12 تا 12 وەرەقەت ئاسان نییە بەڕاستی و پشگیری دەوڵەتیش نەبێ تۆ ناتوانانی لە لوقمەی دەمی مناڵەکان زیاتر لەوە بنێتە لاوە بۆ هوەرەکە بەردەوامم تا ئێستاش هەر لە بواری ڕاگەاندنە لە بواری هوەریە تا ئەو کاتەی بتوانین خزمەت بکەین خزمەتەکەین هیوادارمە سەرکەوتوبی دیارە کە لە شارێکی وەک بەغا ئاهەنگی نۆروز بگێڕی و عەرەب چاوی لێ بکە ئاگری نۆروز دەکرێتەوە بەڕاستی کارێکی زۆر پیرۆزە وەک کارێکی وێرانەیە بۆ یەکەم کەس دەتوانێت ئەو کارانە بکات لە قوڕگی شەرە ئاگری نەورۆزی نەتەوەی خۆت بکەیتەوە کۆمەڵێک کۆنسرتتدا و سەردانی دەرەوەشت کردووە حەزەکەم باسێک لەوانە بکەیت کەوە کوچەلێکیانە چین بەڵێ کاک جەلالگیان
ئەوەی بەغا ڕاستە فەرمووی هەر خۆی لە خۆیان خەباتێک بوو دوای ئەوەی ئەلبومی 2005م دەرکرد خانەخینەکەم شارم مەدەنی وە کوردی ژیایی وە کوردی مەنی هاتینەوە سەر ئە کۆنسێرتەکە داوەتنامەیەکم بۆ هات لە فدراسیۆنی یارسانەوە لە سوید لەسەر بانگێشتی بەڕێز سەید حشمەتی فەرەحنووش کە بەرپرسی ئەو فدراسیۆنەیە سەفەرێکی ئەوێم کرد لە ستۆکۆڵم دوو کۆنسێرتمان کرد لە یۆتۆبۆری دوو کۆنسێرتمان کرد لە ئودیڤالە چوونە نەرویج کۆنسێرتمان کرد هەر لە خودی لە ئۆسلۆ بەڕاستی ئیقبالێکی زۆر باش یعنی باوەڕ بکە ئەیانوت لە ئودیڤالە ئاهەنگێکمان کرد لە ئەڵمانیەوە هاتوبوون لە تورکیاوە هاتوبوون لە ئێرانەوە هاتوبوون لە ئەوانەی کە دەوروبەر لە ئۆسلۆوە هاتوبوون هەموو بۆ سوید هاتوبوون جا بێژەرەکەش لەگەڵیانە قسەکە پارێزگاری شارەکەش هاتبوو پارێزگارەکە کە سویدی بوو ئەویش هاتبوو و دیداریشان لەگەڵیا کرد پێم وایە کورتکەناڵ بوو دیداری لەگەڵیا کرد ئەلحەمدوللا ینی دەنگدانەوە و ڕنگدانەوەیەکی زۆر باشی هەبوو. جگە لەوە لە کوردستان کۆنسەرت داوە لە کوردستان لە شاری دەربەندی خان لە چ ساڵێک بوو وڵای نازم 2006 و 2007 بوو لەو ناوە دەوش کۆنسێرتێکمان کرد لە بۆ گەنجان و لاوانی دەربەندی خانی عزیز. ئێستا چیت بەدەستەوەیە کاری داهاتوو بەرهەمی داهاتوو چییە یا چی تازەی بڵاو کردوێتەوە؟ تقریبا دەگۆرانی ئامادەیە شعر و ئاوازی ئامادەیە بەنیازم بڕۆمە کرماشان لای کاک وەحید کرماشانی لەوێ زەفتیان بکەم و کاک وەحید مۆسیقای دوو گۆرانی بۆ کردم ئەوەی شەم و ئەوەی گۆرانیەکم لەسەر شاری وان کرد سۆزێک بۆ شاری وان هەردووکی مۆسیقاکەی کاک وەحید کرماشانی کردوێتی بەنیازم یان لە نەورۆز یان لە تاعتیلی مەدرسە بتوانم بچمە ئەوێ و ئەو هەشت نۆتراکە تۆمار بکەم کە هەم مەقامە و هەم گۆرانیشە. گۆرانیەکیان لەسەر پێشمەرگەیە گۆرانیەکیان لەسەر هەڵبژاردەی تۆپی پێی کوردستانە چەند فکرەیەکە شتێکی تازەیەک تا ئێستا نەکراوە گۆرانی بۆ هەڵبژاردەی تۆپی پێی کوردستان هاندانێکە پشتگیریەکە بۆ هەڵبژاردەی تۆپی پێی کوردستان بۆ برا پێشمەرگەکانمان ئاوازێکم داناوە باقی ئاوازەکانیش عاتفین. وی کە گۆرانی کا بۆ تیمی فوتباڵی کوردستان یا تۆپی پێ کوردستان هونەرمەندان مامۆستا عەلی مەردانیش شتێکی هەیە دەڵێ یاری کە ڕاکە قاقا پێ بکەنە بەڵێ ئەوە بەڕاستی وش بۆ خۆی بەشێکە لە ئەرکی هونەرمەندان کە خەڵک هەن بن بۆ وەرزش و بۆ تەندروستی بەڵێ پشتگیریە بەڕاست پشتگیری معنەویە بەڕاستی وەرەیە. گۆرانیکی تۆ گۆرانی بۆ دایک بەڵێ ئەو گۆرانی دەنگدانەوەیکی زۆر گەورەی بوو و ئێستاش بەردەوام خەڵک گوێ لێگری ئەو شعری کیە چۆنە حەزەکەم باسێک لەو گۆرانی پێ. بەڵێ ئەوەی من کاک جەلال تەنها لەگەڵەوەیانی منسان هەست بە کێشە و گرفتەکانی خۆی بکات خۆئینسان ئەبێ هەست بە دەوروبەری بکات. من ئەو گۆرانیا بۆ ئەوانەی کە لە غەریبین ئەوانەی کە وڵاتیان دەربەدەرن وڵاتیان بەجێهێشتووە و مشتاقی دیداری وڵاتەکەی خۆیانن بۆ ئەوان وتومە ئەو تێکستەکەی شارەکەی خۆمە و ئاوازەکەشین خۆمە بیرتەکەم دایەگیان بیری با بۆ فەرزەنم پیری برا و برادەر بیری خاک و وەتەنم. بەڵێ و زۆر بایەخ بە شعر ئەدەم چونکە شعر بەڕاستی شعری گۆرانی پەیامە پەیام و تۆش ئەو پەیامە ئەتەوێ بگەێنی بۆ نمونە من بۆ ڕۆڵەش تومە ڕوڵە بیت و لەبە تەنیام لە تەنیایی تەنیاترم وەختی یاغدت تکەم ڕوڵە گوێرە چیلک ئاگرگرم
هەر دە پەنجەم قەڵە پەنجەی زەرانی تەنیاییم دانا دووکەڵ هەناسەی سینەم یەختاونە دەوەی زمسانە ڕوولە بەو تا زقم سینەت بکەمە کوانگ ماچەیلم بەو تا خاوە کە دەموچەوت بماڵمە وەلی وەیلم ڕوولە بەو زندگیم گشتی قوربانی یەی تەماشاتکەم ڕوولە مەگەر وەدیدارت دڵە خوسەبارم شادکەم زۆر حەزەکەم شعرەکە وەکو کورتە چیرۆکێک بێت وە کاریگەری هەبێت شعرەکە زۆر بایەخی پێ بدرێ چونکە تۆ ئەو شعرە بە ئاوازەوە ئێلەی ڕەبتی بە ڕۆحی ئینسانەوەکەیە پەیامێکە گاندوو دەتە پۆپکە بە ئەو پەیامە مۆسیقاکە شعرەکە ئاوازەکە دەنگەکە هەموو لە یەکە یەک ئیشێک دەرەکەن بە خاوەن پەیام بێت ئامۆژگاریشمە بۆ ئەو هونەرمەندە تازانە کە هاتوونە هەندێشتی لابەلا هەڵێن بەڕاستی هەر سەرکەوتوبی کاکە حەسەنگیان بەرنامەکەمان بەرەو کۆتاییە چێت ئەگەر شتێکی تایبەتی هەیە من ئاماژەم پێ نەکردێ بە کورتی باسی بکەیت بۆ بینەرانی بەڕێز بۆ هەوادارانی دەنگی خۆت لە ڕۆژهەڵاتی کوردستان فەرموو قوربانی تۆ کاکە جەلالگیان من هیچم نەماوە تەنهاوە بڵێم زۆر زۆر دەستان خۆش بێ ئەرتان کێشە ماندوو بوون لەوێ هاتوون تا خانەقین شاری خۆتانە بەڵام ئەو ڕێگوباندا دوور و درێژە ئەزیێتان کێشاوە دەستان خۆش بێ سوپاسی ئەو هاوڕێ ئازیزانەکەم کە لە پشتی کامیراوە ماندوو بوون لەگەڵمانە چاوی هەموو کوردێکی کوردستانی ڕۆژهەڵات ماچەکەم هەر چوار پارچەکەی کوردستان ئومێدەوارم بتوانم زیاتر خزمەت بە هونەری کوردی بکەمەوە بتوانم مەڵۆیەک بخەمە سەر خەرمانی هونەری کوردی زۆر سپاس بۆ جنابی شێت کە لە بەرنامەی ئاوێنەی هونەرە ئامادەبووی لوتفت کرد کە بەدەنگ داوەتەکە ئێمە هاتینە خانەقینی خۆشەویست و لە خزمەتی جناب تا بووین جناب دۆک هونەرمەندێک و کەسایەتێکی ناسراوی کوردستان و بەتایبەت خانەقین و گەرمەسێری خۆشەویستی وادارمەر سەرکەوتوبی قوربانە زۆر سپاس بۆ جنابی بینەرانی عزیز و خۆشەویست بەم شێوەیە گەشتینە کۆتایی ئەم بەرنامە لەگەڵ هونەرمەندی زۆر عزیز و خۆشەویست کاک حەسەن هەیەست بە ئاوازێکی ڕەسەن و دەنگە ڕەسەنەکە کاک حەسەن دینە کۆتایی بەرنامەکە هیوادار مەرشاد و سەرکەوتوو بن. Sızıyam mücürüşem Umurım diri xamuş bu Her roz kem Bir vefat şevatım min niye persidem Meger çakır edmamın Nejnefidem نجانم طاقت گری ندل آرام حدا قل كرت نامي كل كارم نجانم طاقت گری ندل آرام
خلق تنامي كل كارم كل كارم وبديرات سزيم مجرشم عمرم ديري خاموش بو هروز كم كم بوفات شواتم من يبرسيدم مگر چاکر دمامن يجنا فيدم صبر تامل أيو لكوبارم دلم ديري تراكي بقرارم صبر تامل أيو لكوبارم دلم ديري تراكي بقرارم وبديرات سزيم مجرشم عمرم ديري خاموش بو هروز كم بوفات شواتم من يبرسيدم مگر چاکر دمامن يجنا فيدم